سینۆها پزیشکی تایبەتی فێرعەون، نووسینی میکا ڤاڵتاری، وەرگێڕانی سەیدای شێخ زورار، خوێندنەوەی زانە عەبدوڕەحمان. تەواوکەری بەشی 33ەم. لە پاش ساڵەهای دووربوون بە بینینی تەبەس ئەوەندە خۆشحاڵ بووم کە وەکو ئەو دەریاوانانەی لە شوێنە دوورەکانەوە بەرەو تەبەس دەگەڕێنەوە. لە ڕووباری نیلدا دوو قاپ شەرابم بەسەر خۆمدا کرد و خۆم پێشێت کەشتێکەم لە ئەسکەلە بەردیە گەورەکانی تەبەز نزیک بۆەوە و لەو کاتەدا بۆنی تایبەت بە بەندەر و ئاوی وەستا و بەرامەی بەهارات و ڕەزین واتە بۆنە هەمیشەیەکانی تەبەسم هەڵمژی. بەڵام کاتێکەوە ماڵەکەی خۆم کە ماڵی مزگەرێ بوو ڕۆیشتم، دارە ناروەنەکەم کەوتە بەرچاو. هاتەوە یادم کە من خۆم ئەو دارم چاندبوو. ئەو خانووە لە دیرمدا بچوو کاتە بەرچاو، چونکە من لە شاری ئاسۆ لە خانوویەکدا کە وەکو کۆشت بووە ژیام. لەبەر ئەم هۆیە خانووەکەی ڕابردوو منی شادمان نەکرد و لەو کاتەدا شەرمەزاری دایگرتم، چونکە ئەستم کرد کە من گەندەڵ بوومە. چونکە ئەگەر مرۆڤ گەندەڵ نەبوو بێ، ژیانی سادەی ڕابردوو کە پڕ بوو لە هەوڵ و تێکۆشان و بەتەنگەوە هاتنی خەڵکی لەلا سووک نابێت و کاتێک کە ناوەندی خزمەتکردن و دەستگیرۆی هەژاران و نەخۆشەکان لە تێڕوانینی مرۆڤدا بێبایەخ هەڵبسەنگێندرێ، نیشانەی ئەوەیە کە جوانکاری و دەوڵەمەندی ڕۆح ڕەش دەکاتەوە و سەرچاوەی سۆزیش وشک دەکا. کاپتا بەندەکەی من لە ماڵە بوو، بەڵام موتی خزمەتکارم لەوێ ئامادە بوو. کاتێک کە منی بینی وتی پیرۆز بێ ئەم ڕۆژە، کە گەورەکەم لەم ڕۆژەدا گەڕاوەتەوە. بەڵام ئەوە بزانە کە من لەبەر ئەوەی چاوەڕوانی گەڕانەوەت نەبوومە هەودەکەتم خاوێن نەکردوتەوە و جلەکانم نەشتووی. بەڵام پیاوەکان لە هەموو جێگەیەکدا لێک دەچن، لە ناکاودا دەڕۆن و لە کاتێکدا کە کەس چاوەڕێی گەڕانەوەیان نییە پەیدا بنەوە. وتم موتی لەبەر ئەوەی ماڵەکەمان بۆ پێشوازیکردنی من ئامادە نییە، لە کەشتێکەم دەمێنمەوە تا خانووەکە ئامادە بێ. بەڵام ئایا کاپتا بینی و ئاگات لێی هەیە؟ موتی وتی بەڵێ، لەبەر ئەوەی کە دەزانێ ئەم خانووە هی تۆیە جارجار دێت و سەرێک دەدا. بەڵام ئەو ئەمڕۆ پیاوێکی دەوڵەمەندە و کاتێک کە لەگەڵ مندا دوێ تێم دەگەیەنێ کە لەگەڵ مندا جیاوازی زۆرە. ئەگەر دەتەوێ بیبینی بۆ مەیخانەی کلکی تیمساح بڕۆ. من بەرەو مەیخانەی کلکی تیمساح ڕۆیشتم. مەرید بەرەو من هات و ڕوانیم قەڵەو بووە، بەڵام جوانیەکەی لە ناو نەچووە. بەڵام لەبەر ئەوەی کە من کراسی گرانبەهام لەبەردا بوو، ملوانکەی زێڕ و خاچی ژیانم بە ملەوە بوو، قژی دەستکردم لەسەر کردبوو. مەرید منی نەناسیەوە و وتی ئایا تۆ جێگەی خۆت لە مەیخانەکە بەکرێگرتووە یان نا؟ چونکە ئەگەر پێشتر جێگەت نەگرتە بێ من ناتوانم لێرەدا خەزمەتت بکەم. وتم مەرید من مافی ئەوەت دەدەمێ کە نەمناسیەوە، چونکە ژنێک کە ماوەیەکی زۆر لە پیاوێک دوور بوو بێ، لەو ماوەیەدا پیاوێکی زۆر لە باوەشی گرتبێ، پیاوەکەی پێشوو فەرامۆش دەکا. بەڵام من لە ڕێوە گەیشتوم و پێویستم بە جامێک خواردنەوەی فێنکە و چوارپایەک بهێنا با لە سەری دابنیشم و دوایی پێکێ خواردنەوەم بدەرێ. مەرید بەسەر سوڕمانەوە هاواری کرد و وتی سینۆها ئایا تۆی پیرۆز بێ ئەمڕۆ
کە تۆی گەڕاندەوە بۆ ئێرە. مەرید بە پەلە چوارپایەکی هێنا و منی دانیشاند و بەرامبەرم وەستا و بەوردی لێ میێڕوانی وتی سینۆها، تۆ قەڵەو بوویت، چاوەکانت وەکوو ڕابردوو نادرەوشێتەوە، بەڵام لە ڕوخسارتدا ئاسەواری ئارامی و ڕەزامەندی ئەبینرێ، وەکو پیاوێک وایت کە لە ژیاندا هەرچێکی ویست بێ دەستی کەوتووە، هەست بە هیچ پێویستێکی تر نەکا. پاشان قژە دەستکردەکەی لەسەر سرم هەڵگرت و سەرە لووسەکەمی نەوازش کرد و وتی سینۆها، ئێستا وەکو ژنە گەنج و جوانەکان سرت بێموو بووە، بەڵام من ئەم سەرم لە سرە پڕمۆکانی پیاوانی تر خۆشتر دەوێ. ئێستا بوەستە با خواردنەوەت بۆ بهێنم. من وتم مەرید، کلکی تیمساحم بۆ مەهێنا، چونکە نەگەدەم خۆی بۆ ئەو مەشروبە ئاگرێت و نەسەرم. مەرید دەموچاومی نەوازش کرد و وتی سینۆها، مەگەر من زۆر پیر و قەڵەو بووم کە تۆ کاتێک گەیتە من بیر لە گەدە و سەر دەکەیتەوە، چونکە کاتێک کە پیاوێ ژنێکی خۆش دەوێ نەبیر لە گەدەیە کاتەوە و نە لەسەری. بەڵام کاتێک کە خۆشەویستی لە ناو دەچێ، ئەو ساپیا و ڕەخنا لە خواردن و خواردنەوەگرێت و ئەڵێت ئەم خواردنە خۆش نییە، یان ئەڵێ قورسە و ئەو خواردنەوەیە زیانی بۆ گەدەم هەیە، سرم پێشێت. من پێکەنیم و وتم مەرید، دان بەوەدا بنێ کە من پیاوە گەنجەکەی ڕابردوو نیم، بەسەرچوونی کات منی وەکو پیاوێک لە جێگەیەکدا لێ کردووە، سرم ڕووتاوەتەوە و ئەوەندەی پێناچێ ددانەکانیشم هەڵدەوەرێن، دەبێت ددانی دەستکرد بخەمە ناو دەمەوە و گەدەی پیرەمێردێک وەکو گەدەی گەنجێک بەهێز نییە. مەرید وتی تۆ پیرەمێرد نیت، چونکە من هەرکە چاوم پێتکەوت یەکسەر حەزم کرد لەگەڵتدا کۆ ببمەوە. ئەگەر پیاوێکی پیر بوویتایە ئەم حەزە لە مندا دروست نابوو. هیچ کەسێ وەکو ژن هەز بە گەنجێتی پیاو ناکات و ئەگەر ئافرەت پیاوێک ببینێ و لە دەرونیدا جگە لەبەر ئەوەی لەبەر کانزا لەگەڵیدا کۆبێتەوە حەز بکا لەگەڵیدا کۆبێتەوە، ئەوە بەڵگەی ئەوەیە کە ئەو پیاوە گەنجە و سەلیقەی ژنان لەم بارەیەوە هەڵە ناکا. ئێستا پێم بڵێ کە ئایا کلکی تیمساحت بۆ بهێنم یان خواردنەوەیەکی تر؟ من سەرەتاوەکو پێم وتبوو نەمدەویست کلکی تیمساح بنۆشمەوە، بەڵام دوایی بەهۆی کاریگەریەتی وتەکانی مەرید وتم کلکی تیمساحێکم بۆ بهێنا، چونکە لە پاش ئەم ماوەیە کە لە تۆ دوورکەوتومەتەوە دەمەوێت حەز و شادمانی ڕابردوو لە خۆمدا نوێ بکەمەوە. مەرید ڕۆیشت و پەیمانەیەک کلکی تیمساحی بۆ هێنام و خستیە ناو لەپی دەستمەوە و منیش یەکسەر نۆشیمەوە و لەگەڵ ئەوەشدا کە قورگمی سووتاندەوە چاوەکانمی پڕ کرد لە فرمێسک. بەڵام چەند ساتێ دوا ئەوە بە جۆرێک لە خۆمدا هەستم بە شادمانیە کرد کە دەستم خستە سەردەستی مەریت و وتم هەر کە تۆم بینی هەستم کرد وەکو ڕابردوو خوازیاری تۆم و دەبێ پێت ڕابگەێنم کە من هەرگیز تۆم لەبیر نەکردووە. لەم ساڵانەی کە لە تۆ دوورکەوتومەتەوە هەر جارێک کە دەمبینی پەڕەسێلکەیەک بەرەو تەبەست دەفڕێ من پێمەوت سەلامم بگەێنە بە مەرید. مەرید وتی سینۆها، منی شەمیشە تۆم لە یاد بوو، هەر جارێک کە پیاوێک لە تەنیژ منەوە دەحەسایەوە و ئارام دەبەوە دەستی دەخستە سەر دەستم، من بیرم لە تۆ دەکردەوە و غەمگینە بووم، چونکە ئەمزانی کە بۆ من ڕابواردنی هیچ پیاوێ لەزەتی ڕابواردنی تۆی نییە. هەندێک جار بە خۆم مەوت کە تۆ منت لە یاد کردووە، چونکە لە کۆشکی فێرعەونی کە لە شاری ئاسۆدا ژنی زۆر جوانی لێیە و تۆ توانی لەگەڵیاندا بەسەر ببەی. وتم مەرید، ڕاستە کە لە کۆشکی فێرعەون
ژنی زۆر جوانی لێیە، بەڵام تۆ تاکە دۆستی منی و لە دوای دەرچوونم لە تەبەز هیچ ژنێکم نەکردۆتە هاوڕێی خۆم. مەرید وتی کابتا ڕۆژانە نایەتە مەیخانە، چونکە ئەو بە ڕۆژ کاتەکانی خۆی لە بازاڕی گەنم و ئەو مەیخانانەی کە جێگەی مامەڵەی گەورەیە دەباتە سەر و ئەگەر تۆ ئەو ببینی سەر دەسوڕمێ، چونکە کابتا بە تەواوەتی فەرامۆشی کردووە کە لە ڕابردوودا بەندە بووە و ئەمڕۆ خۆی بە گەورەیەک و دەوڵەمەندێکی تەواوەزانێ. پاشان لەبەر ئەوەی من بەهۆی نۆشینەوەی کلکی تیمساحەوە کەیفساز ببووم، مەریدوتی ئایا حەزەکەی کا بڕۆین و کەمێ لە شاردا پیاسە بکەین بۆ ئەوەی کەمێ هەوا لە دەموچاوت بدات و جگە لەوەش بڕوانی کە لە نەبوونی تۆدا تەبەس چەندە گۆڕاوە. وتم بەڵێ ئامادەم لەگەڵ تۆدا بۆ پیاسە بچین، چونکە سوڕانەوە لەگەڵ تۆدا لەزەتێکی تایبەتی هەیە. مەرید ڕۆیشت و دەموچاوی ڕازاندەوە و ملوانکەیەکی زێڕی لەمر کرد. کاتێک کە گەڕایەوە ڕوانیم جوانتر بووە، بۆنێکی ڕوحبەخشی لە خۆیدا بوو کە تەنها لە تەبەس ئەو بۆنە دەسەکەوت. کەژاوەیەکی هێنا و من و مەرید سوار بووین، کەوتینە ڕێ تا گەیشتینە شەقامی خۆچەکان لە نزیک پەرزگەی کۆنی ئامون و بینیم بە پێچەوانی قسەکەی مەرید کەوتی شار گۆڕاوە، کاولکاریەکانی شەڕی ناوخۆ وەکو خۆی مابوو، کەس تازەی نەکردبەوە. لە چەند جێگەیەک تازە خەریکی دروستکردنی خانووی نوێ لە جێی خانۆ ڕووخاوەکان بوون. کاتێک کە گەیشتینە پەرزگەی ئامون بەسەر سوڕمانەوە بینیم قەلە ڕەشەکان لەوێ دەفڕن، چونکە ئەو باڵندە شوم و بەدفەڕانە لە پاش جەنگی ناوخۆ لەوێ کۆچیان نەکردبوو. دیار بوو ڕاهاتبوون کە لەو پەرزگە کۆنەدا بمێننەوە. من و مەرید لە کەژاوەکەمان هاتینە خوارەوە و ڕوانیمان پەرزگا کەچۆڵە و تەنها لە بەردەم خانی ژیان و خانی مەرگدا چەند کەسێ ئەبینران. ئەمزانی کە خانی ژیان و خانی مەرگ هێشتا هەر لە پەرزگەی پێشووی ئاموندایە، چونکە گواستنەوەی ئەم دوو دامەزراوەیە بۆ شوێنێکی تر زۆر زەحمەت بوو، خەرجێکی زۆریشی ئەویست. مەرید پێی وتم لەگەڵ ئەوەشدا کە خانی ژیان هەرماوە، بەڵام لەبەر ئەوەی کە فیرعەون سەرنجی ناداتێ لە پێش چاو کەوتووە و هەندێک لە پزیشکەکان کە بەردەوام لە خانی ژیاندا بوون لەوێ هاتوونەتە دەرەوە و لە شاردا نیشتەجێ بوون. باخە گەورەکانی پەرزگەی ئامون بەهۆی بایەخ پێنەدان و شک ببوونەوە و هەندێک لە دارە بەتەمەنەکانیان خستە بوو. کاتێک کە ڕوانیم ئەو پەرزگەی کە ڕۆژگارێ ناوەندی زانستی جیهان بووە، ئێستا ئاوای بەسەر هاتووە، زۆر دڵگران بووم، چونکە سەردەمی جوانی و گەنجی خۆم لەو پەرزگەیە واتە لە خانی ژیان بەسەر بەردەبوو. من وا بیرمە کردەوە کە هەموو کەسێ بەبینینی ئەو جێگەیانەی کە لە گەنجێتیدا تێیدا ژیاوە لە پیریدا بە وێرانی ئەیبینێتەوە غەمبارە بێ. بتەکان سەرنگوم ببوون، ناوی ئامونیان لەسەر دیوارەکان سڕی بۆوە. کاتێک گەیشتینە نزیک خانی ژیان هەستم کرد ئەوانەی کە لەوێدان بە تووڕەییەوە ئەڕوان نەمن. مەرید و تیسینۆها ئەم خاچی ژیانە لە ملک بکەرەوە یان دایپۆشە، چونکە ئەو کەسانە کە خاچەکەی تۆ بینن ئەزانن کە تۆ لایەنگری ئاتونی و لەوانەیە بەردت پیا بکێشن یان بەکێرد بتکوژن. مەرید ڕاستیە کرد، خەڵکی لە خاچەکەی من قەڵس ببوون، بەتایبەت ئەو کاهینەی بە کراسێکی سپی و سەرێکی تاشا و چەورکراوەوە وەکو کاهینەکانی زووی ئامون لەوێ پیاسەیە کرد. فیرعەون قەدەغەی کردەبوو کە کاهینەکانی ئامون کراسی سپی لەبەر بکەن و سەریان بتاشن و ڕۆنی لێ بدەن، بەو شێوەیە بۆ پەرزگەی ئامون بچن. بەڵام ئەو کاهینە بە بوێریەکی کەموێنەوە با جلوبەرگی کاهینەکانی پێشوو لەناو خەڵکەکەدا هاتوچۆئێ کرد و خەڵکی لە کاتی تێپەڕینی ئەودا ڕێگەیان نەکردەوە و دائەچەمینەوە. بەڕادەیەک کە من دڵنیا بووم ئەگەر ئەو کاهینە خاچەکەی من ببینێ و ئیشارەتێک بکە کە خەڵکەکە من بکوژن، یەکسەر خوێنی منیان ئەڕەشت، ئەگەر چی بشیان زانیایە
کە پزیشکی تایبەتی فیرعەونم، چونکە لە میسر تەنها یەک کەس پیرۆز و کوڕی خوایە، ئەویش فیرعەونە و لەبەر ئەوەشە خەڵکی هەرگیز فیرعەونیان ناکوشت. بەڵام ئەوانەی دەوروبەری ئەویان بە خەڵکانێکی ئاسایی لە قەڵەمەدا و کوشتنی ئەوانیان بە بێبایە غەزانی. من دەستم خستە سەر خاچەکەی کە بە ملمەوە کردبوو بۆ ئەوەی خەڵکی نەیبینن و لەگەڵ مەریددا لە خانەی ژیان دوور کەوتینەوە. گەیشتینە نزیک دیواری پەرزگە و ڕوانیم چیرۆک بێژێ حیکایەتێک بۆ خەڵکەکە گێڕێتەوە کە لە گوێمدا تازە بوو. کۆمەڵێ دەوریان لێدا بوو، هەندێکیان بە پێوە بوون و هەندێکیان دانیشتە بوون. ئەوانەی ناترسان جلوبەرگەکانیان پیس بێ بە دانیشتنەوە گوێیانە گرت و ئەوانش کە نەیانەویست جلەکانیان تۆزاوی بێ ڕاوەستا بوون. لەگەڵەوەشدا کە لە مناڵیمدا دایکم هەموو چیرۆکەکانی میسری بۆ من گێڕابەوە، بەڵام تا ئەو ڕۆژە گوێم لەو داستانە نەبوو. کورتەی داستانی چیرۆکبێژەکە ئەوە بوو کە لە کۆندا ژنە جادوکەرێکی ڕەشپێست کە ئیلهامی لە سەد وەردەگرت و سەد واتە شەیتان لەسکی خۆیدا فیرعەونێکی درۆزنی هێنایە دەرەوە و ئەم فیرعەونە لە پاش ئەوەی کە هاتە سەرتەخت ملکەچی سەد واتە شەیتان بوو. هەرچێکی پێوت ئەنجامیەدا و بە پێی فەرمانی سەد بتەکانی خوای میسری سەرنگون کرد. ئەو دەم خوای ئامون ڕقی لە گەلی میسر هەڵگرت و چیتر گەنم لە زەویوزارەکانی میسردا ناڕوا و یا گەنمەکە خراپە بوو. هەڵچوون و بەرزبوونەوەی ئاوی نیل لەبری ئەوەی زەویە کوشت و کاڵیەکان بەهێز بکە، خانوەکان و گوندەکانی وێرانە کرد و هەموو ساڵێ کولە بەروبوومی کێڵگەکانی میسریە خوارد و ئاو لە زەرکاوەکاندا وەکو خوێنی لێ هات. بەڵام لەگەڵ ئەوەشدا کە فیرعەون بە پێی فەرمانی سەد خوای میسری تێکشکاند، خەڵکی میسر دەستیان لە باوەڕی خۆیان هەڵنەگرت و هەر بە شوێن کەوتویی خوای کۆنمانەوە. پاشان ئەو فیرعەونە بە سووکی و بەدبەختیەوە مرد و ژنە ڕەشپێستەکەش کە ئەوی بە دنیا هێنا بوو مرد و خوای کۆن گەڕایەوە و هەموو زەوی و زێڕ و پارەی فیرعەون و شوێن کەوتوەکانی ئەوی بەلایەنگرەکانی خۆیدا کە بە وەفاداری لەگەڵی دامابوونەوە. ئەم چیرۆکە زۆر شیرین بوو. کاتێک کە کۆتایی پێهات خەڵکی زانیان خوای پێشوو گەڕاوەتەوە و پاداشتی داوەتە شوێن کەوتو وەفادارەکانی خۆی. بەڕادەیەک کەیف خۆش بوون کە جموزوڵیان تێکەوت و هاواریانە کرد و حەڵقەی مسیانەدایە چیرۆک بێژەکە و ئەو ناچار بوو حەڵقەکانی خۆی بخاتە ناو پارچەیەکەوە و لەگەڵ خۆی دابیبە. کاتێک کە خەڵکەکە بڵاوایان لێکرد ئێمە ویستمان بگەڕێینەوە، من بە مەریتم وت ئەم داستانە زۆر سەرنجڕاکێش بوو، بەڵام بە شێوەیەکی سەرسوڕهێنەر بەسەر بارودۆخی ئێستادا دەچەسپێ. من پێم سەیرە کە چۆن ئەم چیرۆک بێژە وێرای حیکایەتی وا بگێڕێتەوە. مەرید وتی ئەم داستانە درۆ نییە و ئەم حیکایەت بێژە لە خۆ نایڵێت، بەڵکو کاینەکانی پەرزگەی ئامون ئەوەیان لە پەرتوکە کۆنەکانەوە وەرگرتووە کە دەگەڕێتەوە بۆ 1000 ساڵ لەمەوبەر. ئەگەریش کاربەدەستانی فیرعەون بیانەوێ بەگژیدا بچنەوە، چیرۆک بێژەکەڵێ ئەم حیکایەتە لە کتێبدا نووسراوە و ڕاستەقینەیە و کەس ناتوانێ بە تاوانی درۆکردن سزای بدا. وتم من هورمهەپی فەرماندەی پاسەوانانی پارێزەری ئاسایشی مسراناسم. ئەزانم کە پیاوێکی سەختگیرە و باوەڕی بەخواکان نییە، بەڵام فەرمانەکانی فیرعەون جێبەجێیەکە. مەرید وتی هورمهەب هەرچەندە سەختگیر بێ
ناتوانێ منعی چیرۆکبێژ بکە مەگەر ئەو درۆ بکات و ئەم داستان بێژە درۆی نەکرد و هەرچێکی بەدەمداهات ئەو باسانە بوون کە لە پەرتووکدا نووسراوە بەڵام خەڵکی تەنها گوێ لەم قسانە ناگرن بەڵکو غەیببێژیش بۆ یەکتری یەگێڕنەوە و ئەگەر تۆ بە شەقامەکانی تەبەزدا بڕۆی دەبینی کاتێک کە دوو کەس دەگەن یەکتری باسی پێشبینی داهاتووەکەن و ئەم پێشبینیە غەیبیانە باز لە داهاتوێکی تاریکەکەن و بارودۆخی میسریش سەلمێنەری ئەم پێشینانەیە چونکە نرخی گەنم بەرز بۆتەوە و فەرمانبەرانی وەرگرتنی باج زیاتر لە ڕابردوو ئازاری خەڵکیە دەن و لە زۆر شوێنی زەویە نەفرەت لێکراوەکان گەنمی خراپە ڕوێت و جوتیاران ناتوانن ئەو گەنمە بفرۆشن و نەخۆشیان بۆیان نەخورێ بەم قسانەوە من و مەرید گەڕاینەوە مەیخانەی کلکەی تیمساح و نیو میزان زیاترە بوو ئێمە لە مەیخانەکە دانیشت بووین کە لە پڕێکا چراکان هەڵکران و دوای پێکردنی چراکان کاپتا هاتە مەیخانەکەوە بەڵام کاپتا بە جۆرێ قەڵەو بوو کاتێ ویستی هەنگاو بنێتە ناو مەیخانەکەوە لەسەر لا هاتە ژوورەوە چونکە سکەزلەکەی بە دەرگای تەسکی مەیخانەکەوە ناچوو دەموچاوی وەکو مانگی بازنەی داهاتە بەرچاو و پارچە زێڕێکی بە چاوە کوێرەکەیەوە نابوو قژی دەستکردی شینی بەسەرەوە بوو مل و مەچەکی دەستی ملوانکە و بازنی زێڕی پێوە بوو کارتا کراسێکی وەکو جلی گەورەکانی تەبەز لەبەردا بوو وەکو ئەو کەسانەی کە متمانەیان بە گەورەی خۆیان هەیە بە دڵنیاییەوە هەنگاوی دەنا بەڵام کاتێک کە منی بینی لە خۆشیە هاواری کرد و وتی پیرۆز بێ ئەم ڕۆژە کە من لەم ڕۆژەدا گەورەکەی خۆمە بینم لەو کاتەدا ویستی داچەمێتەوە بەڵام بەهۆی سکەکەیەوە دەستی نەگەیشتە ئەژنۆکانی و لە جیاتی ئەوە لەسەر زەوی دانیشت و قاچەکانی میگرت و دەستی کرد بە گریان من ئەوم لەسەر زەوی بەرز کردەوە و لە باوەشم گرت و لوتی خۆم لەسەر دەموچاو و شانی دانا و ئەویش لوتی خۆی بە دەموچاو و شانەکانی منەوە ناو ڕووی لە مشتریەکانی مەیخانەکە کرد و وتی ئەمڕۆ یەکێکە لە ڕۆژەکانی شادمانی من و بەم بۆنەیەوە یەک قاب شەراب بە خۆڕایی ئەدەمە هەر یەکە لەو مشتریانەی کە لێرەدا ئامادەن بەڵام ئەگەر ویستیان جامێکی تر بنۆشنەوە دەبێ خۆیان پارەکەی بدەن پاشان کاپتان منی لەگەڵ خۆیدا بۆ یەکێک لە ژوورە تایبەتیەکانی مەیخانەکە برد و بە مەریتی وت تۆش لێرە لە لای گەورەم بمێنەرەوە چونکە ئەو تۆی خۆشەوێت و ئەگەر لی دوورکەویتەوە غەمبارە بێ مەرید لە تەنیشت من و کاپتاوە دانیشت کاپتا فەرمانی دا مراوی برژاومان بۆ بهێنن دوای ساڵەها دووری جارێکی تر مراوی برژاوی تەبەسم خوارد کە لە هیچ جێگەیەکدا خواردنی ئەوەندە بەتام دروست ناکرێ لە پاش نان خواردن کاپتاوتی گەورە ئازیزەکەم منەزانم کە هەموو نامەکان و قایمە حسابیەکان کە لەم چەند ساڵەدا بۆم ناردوویتە شاری ئاسۆ بەدەستت گەیشتووە و تۆ لە چۆنێتی ئیش و کارەکانت ئاگاداری و پێویست بەوە ناکا لەمەڕ ئەو بابەتە بدوێین بەڵام ئومێدەوارم ڕێگەم پێ بدەی کە نرخی ئەم خواردن و شەرابەی ئەم شەو کە ببۆنەی بەخێرهاتنەوەت دام بە مشتریەکان لەسەر حسابی تۆ بێ خەمیشت نەبێ چونکە من لە حسابی باشدانی داراییەکەت ئەوەندەم خەرجی کردووە فەرمانبەرانی وەرگری سەرانەم خەڵەتاندووە کە خەرجی ئەم شەو بۆ تۆ زۆر بێبایەخە من کامزانی قرچۆکی کاپتا زگماکیە ڕەخنم لێ نەگرت کاپتا وتی ئایا لە نامەکان و بەتایبەت لە کۆی ژمێریارەکان کە بۆم ناردووی ڕازی بووی
وتم کاکتا نامەکان و کۆی حسابەکانتم بەدەست گەیشت، بەڵام نەمتوانی لێیان تێبگەم، چونکە ئەوەندەی ژمارە تێدا بوو کە مرۆڤ بە سیرکردنیان گێژە بوو. من هەر ئەوەندە کامڕوانی قایمەکە یەکسەر سرم بە گێژە هات. کاپتا کە شەرابی خواردبووەوە پێکەنی و مەریتیش هاتە پێکەنین. کاپتا لە پاش ئەوەی لە پێکەنین وەستایەوە وتی گەورە ئازیزەکەم، من خۆشحاڵم کە دەبینم تۆ وەکو ڕابردوو سادە و لە کارە ڕاستی و بنەڕەتیەکان سرت دەرناچێ. ئەگەر چی نامەوێ تۆ بە بەراز بشوبهێنم، بەڵام تۆ هێشتا وەکو بەرازوای کە ملوانکەیەکی زێر لە بەردەمیدا دابنێن، وەکو چۆن بەراز نازانێ چی لە ملوانکە زێڕەکە بکە، تۆش شێوازی سوود وەرگرتن لە زێڕەکەی خۆت نازانی. تۆ ئەی گەورەی ئازیزم دەبێت سوپاسی خواکانی میسر بکەی کە خزمەتکارێکی وەکو منیان دا بە تۆ، چونکە گەر پیاوێکی دز خزمەتکاری تۆ بوایە لە ماوەیەکی کەمدا تۆی لەسەر خاکدا دەنیشان. لە کاتێکدا کە من تۆم دەوڵەمەند کردووە، من وتم کاپتا لەو باوەڕەدا نیم پێویست بکە ستایشی خواکانی میسر بکەم، چونکە ئەوەی کە بووە هۆی ئەوەی تۆ بکەمە خزمەتکاری خۆم توانای مرۆڤناسی خۆم بوو. ئایا لەبیرتە لەو ڕۆژەدا کە لە گۆڕەپانی کۆیلە فرۆشەکان تۆیان بە ئەسوونێکەوە بەستبووەوە، تۆ بەرامبەر بەو ژنانی بەوێدا تێپەڕین گاڵتە و گفتە کرد و قسەی قۆڕتە کرد، داوای ئاوی جۆد لە پیاوەکانە کرد و کەس نەیەدایتێ، لەبەر ئەوەی یەکچاو و لەڕ بووی کە سەرنجی نادایە تۆ نەیەنەکڕیت. بەڵام کاتێک کە من هاتمە بازاڕی کۆیلە فرۆشەکانەوە تۆم کڕی، چونکە لەو کاتەدا پزیشکێکی گەنج و کەم دەرامەت بوو، نەمەتوانی بەندەیەکی گرانبەها بکڕم. کاتێک کاپتا قسەکانی منی بیست زۆر غەمبار بوو، دەموچاویدا بەیەکدا و وتی گەورەی من باش نییە بیرەوەریەکانی ڕابردوو بۆ دووبارە ئەکەیتەوە، چونکەم یادەوەریانە جگە لەوەی کە تاڵیم پێچێژێ و ئابڕوومە ڕوشێنێ هیچ سوودێکی تری نییە. بەڵام لەمەڕ دەوڵەمەندیەکەت وەکو پێم وتی لەگەڵ ئەوەشدا کە فەرمانبەرانی باج بەردەوام سەغڵەتیانە کردم، بەڵام من تۆم دەوڵەمەند کرد و دوو نووسەری سریانیم بەکار خستووە کە بودجەی داراییەکەت ڕابگرن و لەبەر ئەوەش نووسەری سریانیم هەڵبژاردووە، چونکە هەم بودجە متمانەی زۆری بە حساباتی ئەوانە و هەمیش لەبەر ئەوەی کە هیچ فەرمانبەرێکی بودجە لە ژمێریاری کاتبە سریانیەکان سەردەرناکات و تەنانەت سەتیش واتە شەیتانیش سەری لە کاری ژمێریاری سریانیەکان دەرناچێت. ئەگەرچی هەموو فەرمانبەرەکانی هورمهەپی هاوڕێشت یارمەتی بدەن، بەڕاستی باش بوو باسی هورمهەپمان کرد. دەبێت پێت ڕابگەێنم کە بە پێی ڕاستپاردەی تۆ هەندێ زێڕ و پارەم بە قەرزداوە پێی، دیسانەوە لەسەر قسەی خۆت بۆ دانەوەی قەرزەکە تەنگاوم نەکرد، چونکە ئەمزانی ئەگەر پێدا بگرم بۆنەکانی هاوڕێیەتی نێوان تۆ و ئەو ڕەشە بێ. ئەگەرچی ئەزانم کە تۆ پیاوێکی لە دەوڵەمەندی بێ ئاگای، بەڵام دەبێت پێت بڵێم کە بەهۆی دووری ئەندێشە و خزمەت پێکردنەکانی من تۆ ئێستا یەکێکی لە دەوڵەمەندە گەورەکانی میسر و دارایی تۆ دەوڵەمەندی ڕاستەقینەیە نەک زێڕ و پارە، چونکە زێڕ و پارە بەهۆی بەسەرچوونی کات لەوانەیە نرخی بێتە خوارەوە، بەڵام زەوی و مەڕووماڵات و خان و کەشتی و بەندە هەرگیز کەم نرخ نابێ. هەرچەندە نرخی زێڕ و پارە دابەزێ، قیمەتی زەوی و خان و ماڵات و کەشتی و بەندە زیاد دەکا. من دەزانم کە تۆ خۆت ئاگات لە چەندێتی دەوڵەمەندیەکەت نییە،
چونکە من بەشێکی خان و زەویەکانتم بە ناوی خزمەتکارەکان و نووسەرەکانی خۆمەوە تۆمار کردووە بۆ ئەوەی داراییەکەت لە دیدی فەرمانبەرانی باشدا شاراوە بێ، چونکە ئەو سەرانەی کە فیرعەون دایناوە دەوڵەمەندەکانی زۆر تەنگاو کردووە و هەژاران دەبێ پێنجێکی گەنمەکەیان لە بری باج بدەن، بەڵام سێیەکی بەرووبووم لە دەوڵەمەندەکان دەسەنن، ئەوەی زیاتری هەبێ نیوەی بەرووبوومەکەی لێوەردەگرن. لە دەستچوونی سووریا و ئەم باجە قورسە میسری هەژارتر کردووە، بەڵام هەرچەندە میسر هەژارترە بێ دەوڵەمەندەکان زەنگینتر و هەژارەکان داماوترە بن. ئەمە لە تایبەتمەندیەکانی ئەو وڵاتانەیە کە تووشی نەبوونیە بن. بەڵام تۆ ئەی سینۆها لە دەستەی دەوڵەمەندەکانی و ڕۆژ بە ڕۆژ سامانت زیادەکات و دەبێ بیدرکێنم کە تۆ بەشێک لەو دەوڵەمەندیەت لە ڕێگەی قۆرخکردنی گەنمەوە دەستکەوتووە. کاپتا قومێکی خواردەوە و پاشان وتی گەورم لەو وڵاتانەی کە بەرەو کاول بوون و وێران بوونە ڕۆن لەبەر ئەوەی کاندێ لە زەویەکان ناچێندێ، وەکو چۆن ئەوەی کامڕۆ لە میسردا ڕووی داوە بەشێکی زۆری زەویەکانی ئامون نەچێنراون نرخی گەنم بەرزە بێتەوە. من زوو هەستم بەم بابەتە کرد و بۆم دەرکەوت کە گەنم شتێکە کارگیز زەرەر ناکا، چونکە ساڵ بە ساڵ گرانترە بێ. بۆیە هەوڵی کڕینی گەنمم دا و لە دوای هەر ساڵێک گەنمەکەم بە قازانجەوە فرۆشت. ئێستا تێگەیشتوم کە فرۆشتنی گەنم لە ساڵی داهاتوودا هەڵەیە و دەبێ گەنمەکە قۆرەخ بکرێ، چونکە هەر مانگێ لە چاو مانگی ڕابردوودا نرخەکەی بەرزترە بێتەوە و ئەو کەسەی ئەمڕۆ گەنمەکەی خۆی بفرۆشێ هەرچەندە کە بە گرانیش فرۆشتە بێتی هەر هەڵخەڵەتاوە، چونکە سبەینێ گەنم لە ئەمڕۆ گرانترە. بۆیە من تا بتوانم گەنمە کڕم و کۆگاکانی تۆ ئێستا پڕە لە گەنم، بەڵام نایەن فرۆشم، چونکە ئەزانم نرخەکەی بەرزترە بێتەوە. کاپتا خواردنەوەی بۆ من و مەریت تێ کرد و وتی من زۆر سپاسی فیرعەونەکەم، داوا لە خواکانەکەم کە 100 جار 100 ساڵ تەمەنی پێ ببەخشن، چونکە هەرچەندە فیرعەون تەمەن درێژ بێ خەڵکی هەژارترە بن و هەرچەندە ئەو خەڵکە نەبووتر بن زیاتر ناچارە بن کە زەوی و ژن و کوڕ و کچەکانی خۆیان بۆ چەند دەفرە گەنمێ بفرۆشن و ئەوسا ئێمە بە خۆڕایی زەوی خەڵکی داگیرەکەین، کوڕ و کچەکان و ژنەکانیان ئەکەینە بەندە و کەنیزەی خۆمان. کاپتا بەهۆی ئەم وتانەوە هاتبووە سەرکەیف، وتی هەر بژی فیرعەون و خواکەی ئاتون کە مانگ بە مانگ دەوڵەمەندەکان دەوڵەمەندتر و وەرز بە وەرز هەژاران دەستکورترەکە. ماوەمان پێدا کە بتوانین هەموو زەویە کوشت و کاڵیەکان و باخ و خانوەکانی میسر بکڕینەوە و ژن و پیاوەکان بکەینە کەنیزە و بەندەی خۆمان. بەڵام تۆ ئەی گەورەی من نابێ وابیر بکەیتەوە کە ئەمڕۆ زیاتر لە ڕابردوو دزیت لە یەکەم. لێت ناشارمەوە کە هەندێک کات دڵگرانە بم کە بۆچی ئەوەندە دەستپاک و سەرڕاستم، واگەر من ژن و مناڵم هەبوایە بێگومان بۆڵەبۆڵیان بەسرمدا کرد کە بۆچی دزی زیاترت لێ ناکەم. چونکە ئەی گەورە و ئازیزم سینۆها، هێشتا خواکانی میسر گەورەیەکی وەکو تۆ ساکاریان دروست نەکردووە. خواکان تۆیان بۆ ئەوە دروست کردووە کە مرۆڤ هەر دزیت لێ بکە. سینۆها، ئەو دەوڵەمەندیە کە ئەمڕۆ تۆ هەتا سوودی پەتیە، واتە سەرانە و خەرجی لاوەکیشی لێ دەرکراوە. خەرجی لاوەکی بریتیە لەو بەرتیلانەی کە من ئەمدایە فەرمانبەرانی باج و بۆ ئەوەی بەرامبەر بە تۆ
دەست سووکدا بگرن. هەندێکی تر خەرجیە زیادەکانن، بریتیە لەو شەرابانەی دەرخواردی باجوەرگرەکانمەدا بۆ ئەوەی کاتێ کاڕواننا کۆی ژمێریاری کاتبە میسریەکان سەریان گەرم بێت و چاویان کەس بێت بۆ ئەوەی قایمەکە بەباشی نەبینن. کاپتا بەم شێوەیە درێژەی بە قسەکانی خۆی داوتی تۆ نازانی کە ئەم فەرمانبەرە سەرانە سێنانە چەند توانای شەرابنۆشینیان هەیە بەبێ ئەوەی سەرخۆشیان بکا و چاویان کەس بکە. هەروەها خەرجیە زیادەکان بریتین لەو گەنمەی کە من جارجار دەمدایە هەندێک لە هەژاران و بە تایبەتی ئەوانەی کە دەزانن بۆ هەموو شوێنێک دەڕۆن بەردەوام قسە دەکەن بۆ ئەوەی لە هەموو شوێنێ بە شان و باڵی تۆدا هەڵبدەن و بڵێن سینۆها هەموو داراییەکەی و گەنمەکەی خۆی ئەداتە گەل و ئەم کارە زەروریە و یەکێکە لە هونەرەکانی دەوڵەمەند بوون. مرۆڤی پایەدار هەموو ساڵێ سەدان خێزان لەناو دەبا، وزەکانیان داگیر دەکات و پیا و ژنەکانیان دەکاتە خزمەتکاری خۆی. بە قۆرخکردنی گەنم و ئەرزاقە گشتیەکان نرخ بەرز دەکاتەوە و سەدان کەس لە برسادا مرێنێ. لەبری ئەوە هەموو ژوورەکانی خۆی پڕ دەکات لە زێڕ و پارە. لە زیاتی ئەم هەموو سوودە مشتێ گەنم یان کەمێک زێڕ و پارە بە دەنگەدەنگێکی زۆر دەبەخشێتە چەند کەسێکی دەستکورد کە سەر لە هەموو شوێنەکەدەن و قساکەن بۆ ئەوەی ڕای بگەیەنن کە ئەو دەوڵەمەندە هەموو شتێکی خۆیە داتە داماوەکان و شەو ڕۆژ بۆ دابینکردنی پێداویستی هەژاران تێکۆشێ. قازانجی ئەم هونەرە یەکەم ئەوەیە کە ئەو فەقیرانەی بەدەستی تۆ واتە بەدەستی من دەبنە هەژار و بەندە و کەنیزە و هەروەها دەوڵەمەندەکانیش گومانت لێ ناکەن کە بۆچی دەوڵەمەند بووی. دووەمیش ئەوەیە کە ئەو ڕۆژەی بارودۆخی میسر تێگەچێ خوای ئاتون لەناوە برێ کەس هەوڵی ئەوە نادا کۆگاکانی دانەوێڵی تۆ ئاگر تێبەر بدا و خانووەکانت بڕوخێنێ و خۆشت بکوژن، چونکە گەل تۆ بە پیاوێکی مرۆڤ دۆست و چاکەکار دەزانێ. لە پاشەوەی کاپتا وتەکانی خۆی تەواو کرد دەستی خۆی خستە سەر سنگی و دیار بوو چاوەڕوانی ستایشکردنی من بوو. من وتم کاپتا بەم پێیە من ئێستا بڕێگەنمێکی زۆرم لە کۆگاکانی خۆمدا هەیە. کاپتا وتی بەڵێ تۆ ئەمڕۆ یەکێکی لە گەورەترین خاوەن گەنمەکانی میسر.